توازنی تێدا هەبوو، یعنی زۆر مدەریب هەیە لەسەر حسابی هجومی بەرگری دەکات، بەڵام ئەم دەستخۆشی لە فەریقی سۆران دەکەم هەتا ئاخر دەقا ئەدایەکی زۆر باشیان پێشکەش کرد، بەڵام بالمقابلی فەریقەکەی خۆشمان زۆر متعەیەکی خۆش جیاواز لەگەڵ یاری ڕابردوو، یاریەکی هەتا ئاخر دەقا یعنی بە یەک نەفەسی برنەوە ئیدارەدانێکی جوانی یاریەکەشیان کرد وەکو یاریزانەکان. ڕاستە دوو گۆڵ ئێمە کردمانەوان گۆڵک، بەڵام دەکرا گۆڵەکان زیاتر بێت، یاریەکە حتى حدەکی زۆر هێرشبەرانە بوو لە هەردوو تیپەوە. سەرەتا بەناوی خۆی پیرۆزبای لەیانەوەی پێشمەرگەکەم تیپێکی باشن، ئێمە یاریکی زۆر باشمان کرد، زۆر باش ئامادە نەبووین لە ڕووی پێکانەوە دوو یاریزانی سەرەکی من نەیانتوانی بەشداری لە یاریەکە بکەن، کاریگەریان لەسەر تیپەکە هەبوو، بەڵام سەرڕای ئەمەش ئێمە تیپێکی زۆر بەهێز خۆمان پێشاندا، زۆر یاریێکی هێرشبەرانەی زۆر بەهێزمان کرد، توانیمان ئازاری زۆر بە تیپی بەرامبەر بگەینین.